والله هي ما تكفي. پشتیوان بەخوا و بە هیمەتی مامۆسایان و دڵسۆزانی پەروەردە ئەم ساڵیش گەشتینە کۆتایی ساڵی خوێندن و ئەمڕۆ ئێمە کە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی پۆلە ناکۆتەکانە بە سێ تیمی جیاواز کۆمەڵێک قوتابخانە و خوێندنگە و هەڵەکانی خوێندنمان بەسەر کردەوە. ئەوەی هەیە دڵخۆشین بۆی کە مامۆستایان بەڕێوەبەر بەڕێزەکان زۆر بە دڵسۆزانە سەرپەرشتیارەکان هاوکاری یەکترن بۆ ڕاپەڕاندنی کاروبارەکانی تاقیکردنەوەکان. بۆ زانیاری هەموو بینەرانتان و بەڕێزیشتان ئێمە 473,616 خوێندکارمان هەیە بەگشتی و ئەمانە لە 1733 قوتابخانە و خوێندنگەیان. ئەمڕۆ ئەوەی کە تاقیکردنەوەی پۆلە ناکۆتەکانی پێڵین کە لە پۆلی یەکەوە هەتا پۆلی 11 تەمەن ئێمە 1 و 2 سێشمان کردوتە باری تاقیکردنەوە لەبەرەوەی لەم فترەیە بێدەوام کە لەبەرەوەی بەهۆی ئەو بایکۆتەوە هەندێک قوتابخانە و خوێندنگە پرۆگرامەکانیان تەواو نەکردبوو. واتە ئەمڕۆ ئەوەی بەشدارە 450,027 خوێندکارە لە گشت پۆلە ناکۆتەکانە جگە لە باخچەکانی مناڵان کە ئێمە 4,000 مناڵمان هەیە لە باخچەکانە کاوانە بەردەوام لە داوامکردن هەتا کۆتایی ئەم تاقیکردنەوەی پۆلە ناکۆتەکان و بەدوای ئەمەشا تاقیکردنەوەی وزاری دەستپێکە یان گشتی پۆلی 12 و تاقیکردنەوەی پۆلی 9 ئەویش ئینشەڵا لە 2/6 و 8/6 لە کاتی خوا ئێمە ژمارەی هۆڵ و عەدەدی قوتابیان و یان خوێندکارانتان پێڵین کە بەشدارن بۆ تاقیکردنەوە.